یاریگای شاوە حەمافەرەجە لە هەفتەی یەکەمی قۆناغی دووەمی خولیانە پلێکەکانی کوردستان لە ناو ژمارەیەکی زۆری هاندەر هەردوولا یانەی هەڵەبجەی شەید میوانداری یانەی سەی سادقی کرد. یاریەکی بەهێز لە نێوان هەردوویانە بەڕێوە چوو. نیوەی یەکەمی یاریەکە هەردوولا هەوڵیان دەدا فشار دروست بکەن و گۆڵی پێشکەوتن تۆمار بکەن. لە دوای چەندین هێرش بۆ سەر گۆڵی یەکتری نیوەی یەکەمی یاری نێوان هەڵەبجە و سەی سادق بەبێ گۆڵ کۆتایی هات. لە نیوەی دووەمی یاریەکە هێرشەکان زیاتر بوون و هەڵەبجە باشتر بینرا، بەڵام تا خولەکی هەفتە هەردوویانە سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ. نزیک بە خولەکی هێشتا بۆیە ژمارکردنی لێدانێکی سزا لە بەرژەوەندەی سەی سادق ئاڵۆزی و شەڕەبەت لە نێوان هەندەرانی هەردوولا دروست بوو. ناوبژیوان یاریەکەی ڕاگرت و بۆی شەڕ و ئاڵۆزیەکانەوە یاریەکە کۆتایی هات و تەواو نەکرا. لە دەخولێکی گێمی دووەمدا بەداخەوە لە ڕێگەی هەندەرانی یانی وەچی سەی سادقەوە کۆمەڵێ بەرد و داروانە هەڵدرایە ناو یاریگاکە و بەر ناوژیوانی یاریگاکە کەوت. ئەمە بۆ هۆی ئەوەی کە لە نێوان هەندەرانی سەی سادق خۆشیان نەبوو بە کێشە و شەڕ لە ناو خۆیانە. ئەوە بوو چەند دقەیەک بە دوای ئەوە کە حەکەمی ئەو یاریشی نەوەسان بەداخەوە با بیوەسانایە تا و کێشەی ناو هەندەرانی سەی سادق تۆزێ هێورە بوویەوە، بەڵام بەداخەوە یاریەکەی ڕوان و لە چەند خولێکی دوای ئەوە پەنارتێکی ناحەقی بۆ یانی سەی سادق ئەژمار کرد. ئەوە زیاتر بۆ هۆی ئەوەی کە زیاتر یاریگا بشڕژێ و کێشە دروست ببێ. ئەو بوو لە دەروی یاریگا لە بینی هەندەرانی سەی سادق و لەبەری هەندەرانی هەڵەبجە کۆمەڵێت دەبەگرتنەیەک و بەردگرتنەیەک ئەمانە دروست بوو. بەداخەوەەوە خواستی نە ئێمە و نە ئیدارەی یانی سەی سادقە بەڕاستی بۆ شێوازە یاری بەڕێوە بچێ و یاری بکرێ. ئومێدەوارین ئێمە ئەمە جێهێڵین بۆ سەرپەرشتیاری یاری و دواتر یەکێتی تۆپی کوردستان و ناوبژیوانە بەڕێزانە کە خۆیان بە شێوازێکی عادلانە بڕیار بن لەسەر ئەو کەیسە. لەبارەی هەڵوێستی یەکێتی تۆپی پێی کوردستان تا ئامادەکردنیم راپۆرتایی ڕوونکردنەوەیەکی لەبارەی ئەنجامی یاریەکە و ئاڵۆزی و پشێویەکانی نێوان هەندەرانی هەڵەبجە و سەی سادق بڵاو نەکردوێتەوە. دیاریش نییە یاریەکە کەی و لە چ یاریگایەک تەواو دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.